ئەنجومەنی پشتیوانی تەوتین هەوڵەکان بۆ هەڵوەشاندنەوەی باج و ڕسوماتە زیادەکانی هەرێم ئاشکرا دەکات. لە شوێنی ئیسرائیل تورکیا هەڕەشە لە کورد دەکات و ئۆپۆزیسیۆنیش دەڵێت وەڵامی ئەمریکا بدەنەوە. ئابڕوچوونێکی حکوومەت ئاشکرا بوو لە جیاتی مامۆستایانی وانەبێژ پەنا بۆ پێشمەرگە دەبات. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی ئەنجومەنی پشتیوانی تەوتین ڕایگەیاند لە ڕێگەی بەغدا و پەرلەمانی عێراقەوە کار بۆ ئەوە دەکەین هەر باج و ڕسوماتێک حکوومەتی هەرێم سەپاندوویەتی و لە خەڵکی وەردەگرێ و لە بەغدانیە لە هەرێمیش هەڵی دەوەشێنینەوە. وتیشی حکوومەتی هەرێم داوای کردووە ئەو باج و سەرانەیەی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان سەپاندووە کە لە بەغدادا نییە داهاتەکەی بۆ خۆی بێدنەک عێراق. جێی باسە ئەنجومەنی پشتیوانی تەوتین بەرنامەیەکی بیسخاڵی بۆ چاککردنی دۆخی موچە و باج و ڕسومات و خزمەتگوزاریەکانی دیکە ئامادە کردووە. دەوێت لە خولی داهاتووی پەرلەمان و حکوومەتی عێراق بۆ باشترکردنی دۆخی ژیانی خەڵکی هەرێم جێبەجێ بکات. سەرەڕای ئەوەی کە ئیسرائیل هەڕەشەکانی بۆ سەر تورکیا و وڵاتانی ناوچەکە زیاتر کردووە کەچی لە جیاتی ئەوەی وەڵامی هەڕەشەکانی ئیسرائیل بدەنەوە جارێکی دیکە وەزارەتی بەرگری تورکیا هێرشی کردە سەر هەسەدە و هەڕەشەی لە ناوبردنی لێکردن و ڕایگەیان دەبێت پابەند بن بەڕێکەوتنەکەیان لەگەڵ دیمەشق. هاوکات ئۆزگور ئۆزێل سەرۆکی پارتیگەلی کۆماری جاپا لە پەیامێکدا بە ڕەجەب تەیب ئەردۆغانی ڕاگەیاند ئەمڕۆ ترامپ دەبینیت پێی بڵێ ناتەنیاهۆ تاوان دژی مرۆڤایەتی ئەنجام دەدات. بڵێ پێویستە وەزارەتی دەرەوەتان ئاگاداری هەنگاوەکانی بێت. ئەو چێیە؟ ئەوسا من پیرۆزباییتان لێ دەکەم لە کاتی گەڕانەوەتان لە ئەمریکا، بەڵام دەزانم لە بڕیەوە سەربەرزانە بوەستیت لەوێ سەرت دادەنێوێنیت. بەهۆی ئەوەی لە 2014ەوە حکوومەتی هەرێم بڕیاری دامەزراندنی مامۆستایانی ڕاگرتووە تەنها هێزە ئەمنیەکان و پێشمەرگە دادەمەزرێن کە ئەویش لە ڕێگەی حیزبەوەیە. ئێستا وەزارەتی پەروەردە تووشی کوتێنانێکی زۆری میلاک بووە. وایە لە نوێترین هەوڵدا بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا وەزارەتی پەروەردە داوای کردووە لە وەزارەتی پێشمەرگە کە هەر پێشمەرگەیەک کە دەرچوو یەکێک لە کۆلێژەکانی پەروەردە و زانست و ئاداب بێت دەتوانێت داواکاری پێشکەش بکات و لە وەزارەتی پەروەردە ببێتە مامۆستا. ئەنجومەنی تەوتین نەو بارەیەوە دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێم پابەند بە بەدامەزراندن لە چوارچێوەی یاسای بودجەی عێراقدا ئێستا ڕێژەیەکی زۆر مامۆستا بە شێوەی میلاد لە وەزارەتی پەروەردە دادەمەزران کە پێویستی نەکرد بە ئێستا هانا بۆ وەزارەتی پێشمەرگە ببات.